گروپی موزیکی شانەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان گروپێکی نوێ و ماوەی چەند مانگێکە دامەزراوە. ئەم گروپە لە 31 ئەندام پێکدێن و سەرجەمیان ژەنیاری ئامێری تەمبورن. لە ئێستادا یەکەمین بەرهەمی خۆیان بۆ نەورۆزی کوردان تۆمار کردووە. ئەم بەرهەمە لەلایەن ئیحسان ئاینفەرەوە کاری میوزیکی بۆ کراوە و تێکستی عەزیز نیعمەتیە. بۆ قسەکردن لەسەر ئەم گروپە و کارە هونەریەکانیان لە ئێستا و لە داهاتوودا ڕاستەوخۆ بەڕێز ئیحسان ئاینفەر سەرپەرشتیاری ئەم گروپە لە ئورمیە لەگەڵماندایە. کاک ئیحسان سڵاو لێبێت. زۆر سپاس کاک ئیحسان، کاتی خۆت بە ئێمە بەخشی. با من سەرەتا لەوە دەست پێ بکەم. بۆ ناوتان ناوە گروپی میوزیکی شانەوە. گروپی موزیکی شانەوە ئەس بەسەر فکر کرد، ینی شا لە ناودا دوو بەختی هەیە. ئەم نەوایە شاد ئەم نەوایەکی خۆش ژیانجی بەسەر شاهی نەوایە بیت وەک شاهی نەوایە لەکی و کەمنە لە ڕۆژهەڵاتەکانەوە مەناوی ناوە شان. بەڵێ کاک ئیحسان، گروپی شانەوە زیاتر فۆکەسی لەسەر چ شێوازێکی میوزیک و گۆرانیە؟ بەێ گروپا شانەوە کومە سەر هەبات کرد هەواژاری ورمیدا لێدە چون لە خالی خەتی کورمانجدا ئەس کرد و کەردووی فێر بن مەینا لەوێ استفاده کردومە استفاده کرد و زیده تەمبور ئامیر ویدەرن ئامێری تەمبور هەنە ما خواست کنم شما به بدن راستی و بلا اینا موزیک بسیار سلملی عامل تنبوری و هر بسا سه استرانبیجی می جداجی هنه و دو کسین بنای ککی پژمان احمدزاده و ککی میلاد شمس‌الدینی که لیدر پریکاشین و کاوالی بون لگل ما یارمه محمد. باشە. بەڕێز ئیحسان ئاینفەر، بۆ بە دیاریکراوی ئامێری تەمبور لە بەرهەمەکەدا بەکارهێنراوە و سەرجەم ئەندامەکانی ئەم گروپە هونەریە ئامێری تەمبور بەکارێنن. ئەی بۆ کارەکانی داهاتوو بۆ نمونە ئامێرەکانی تر بەکار ناهێنن؟ بەێ هەرسا کۆمەبوو زێدە ینی ئەو کۆمە شانەوە زێدە خەباتەوەی لەسەر ملی ئامێری تەمبوریە بەلی مە ئەمێ سازی دینجی ینی جنیان دیجی که آمیر دیجی لیده خنمه بو انشالله بو کنسرت می دهاتی دامه هم دانین مثلا اگه هم بیجن دف بیتن تان هم بیجن بالابان چه سرنو فکر بند دیگه ما همکاری بکن زیده هم دختی به صورت به شواز کن لیدانا به شواز کن بدن ناسین کمکان هوا باشە. کاک ئیحسان، نەورۆز یەکەم بەرهەمی گروپەکەتانەکە بڵاوتان کردوتەوە. چ هەستێکتان بەرامبەر ئەم بەرهەمە هەیە؟ چ دەنگدانەوەیەکی بە دوای خۆی داهێناوە؟ وڵی ستانە نەورۆزی کومە چێکرد کە ستانەکە نوو بێ ئارەنجای چیکردن هەربەستەوەژی ما باژار بوومی هەربەستەوەی دوێە ستانەکە واسی نەورۆز ترکیه جبو کرده و من فکر راوی نده که گلکی لعالی سوشیال میدیا ده هر سال عالی گرین کرده او کلیپه بیده برچه و گلک کیفا گلی مپی هاتیه و ام گلک جبوی کیف خشن ام هویدارن هم هر بسا بکارن خمونه که جبو موزیک و هنر آخوزی منطقه و گلی فبی. بله. کاک ئیحسان، مەبەستانە کللتور و میوزیکی ڕەسەنی کرد و زیندوو بکەنەوە و بیپارێزن لە هەمان کاتدا؟ بەێ بەڵێ
دیدم ما بس ما هر اول ام دخوازن موزیکا رسن کردی بلاو بکن یعنی گلک موزیکی دمایی فولکلور هنه گلک موزیکی دمایی باش هنه البته که بخواد زانن موزیکا ما موزیکا کی دیروکی چه عالیه دنگویجی دام بیژن چه عالیه موزیکا سورانی حیران و گلو هم بیژن یا زیده که موزیکا ما عالیه دنگویجی دام موزیکا کی دیروکی هم دخوازن به دنگویجی جی لکوما شانوا دا ام بده ناسین دنگویجی هم به شواز دنگویجی از یه ام موزیکا فضلاو بکن حس دکن که موزیکا رسانه کردی چه فولکلور بیتن چه موزیک تازه بیتن اوی پار بکن شما مدت که خود گلی باشە کاک ئێحسان من پرسیارێکم لا دروست بوو لەم بەرهەمەتاندا جگە لە ئامێری تەمبور ئامێری تر بەکار هاتووە یان تەنها تەمبور نه لوی سترانه نوروزی دا هر ساکم گود دو هنرمندی می محاباتی هنرمندی می گنج و گلک زانا که پژمان احمدزاده کو لیدری پریکاشنی بود و هر دو سال که میلاد شمس دینی کو لیدری امپیژن کاوال شمشالیه لوی برهمی دا همون یارمتی دانم انشالله بو برهمی نوجی یا بو کنسرت جی بید همه وان دو کسان انشالله لکنسرت خدا همه استفاده بکن هر دو سال لیدری دینجی شاید آینده دا لکنسرتی من جدا ده هر بەڵێ کاک ئێحسان ئەوەی جێی خۆشحاڵیە زۆربەی گروپەکانی میوزیک لە ڕۆژهەڵاتی کوردستان کار لەسەر ڕەسەنایەتی و زیندوهێشتنەوەی میوزیکی فۆلکلۆر و ڕەسەنایەتی کوردی دەکەن ئێوە تا چەند هەوڵ دەدەن لە بەرهەمەکانی داهاتووتاندا فۆلکلۆری کوردی دووبارە زیندوو بکەنەوە و بیان ناسێنن بەنەوەی ئێستا بله ما بس دا ما زیده هر بسا که بخود زانن نها موزیکا گشتی در دنیای دا به شیوازا سوشیال مدیا دا زیده تر دیده بلاو کردن و بیاد یعنی مثلا بیجن یوتیوب بیتن سپیتیفای بیتن هر شکل بیتن یعنی امجی دبید به شیوازه خوب دن آپدیت کردن یعنی موزیکا من موزیکا کی گلکی کبنار هست یعنی دبید به شیواز آرنجه کنو مثلا بیجن دنگ بیجی به شیوازه کنو مثلا دنگ بیجی لبری گهدارین وان به شیوازه که دی گهدارین نه هم نکارن به دنگ بیجی به همان شیوازی بلا بکن به شیوازه که آرنجه کنو و کسی هنرمندی گلکی که آب خواتی دکن به نکو ام دستریجی بکن سر دنگ بیجی ام تغییرات که سر بدن نه ام به آرنجه کنو ام بکارن خورد خواه بکیشن با عالی موزیک رسن من گوه بدن و گهدار بن مثلا ام نها دبینن گلک موزیک چیده بن موزیک پاپ مهنه موزیکا پاپا کردی هیا لی مخابن هندک موزیک مید کردی هنه کو ام دبیجن به شیوازا کاویر بلاو دبین یعنی ام موزیکانه نه موزیک کردی نه موزیکن یه ولات دینن و هلبسته که کردی دانه سر و بلاو دکن و اول براستی زیانه که زیده دادت سر موزیکا کردی ام هل دکارن موزیکا خوی رسن من موزیکا که گلکی دیرو کی هست یعنی موزیکا من چه عالی دنگ بیجی داری چه موزیکا ریتمیک بی چه موزیکا هم دبیجن گالری بیتن چه موزیکا سبک بیتن به ریتم زیده آن موزیکا هم بیجن گوبندی بیتن آنها گل انسان دیش خواهد بکن مثلا وقتی هم دیچنه باکوری من موزیکا فولکلوره که تایبت باکوری هست وقتی دینه باشور موزیکا تایبت باشوری مه من موزیکا تایبت شنگالی هست من موزیکا تایبت عالی روشهلات و کرمانشاه و سنه و ام بیژن موکریان و حتی عالی موزیکا اورمی و ماکوی و لوی دلی دامه هنه ام بکارم به شیوازه کنو نبست نجی هر که بکارم به شیوازه کنو موزیکا رسن بیده پاره بەڕێز ئێحسان ئاینفەر بەنیازن لە داهاتوێکی نزیکدا کۆنسێرت ئەنجام بدەن جگە لەوەش بیرتان لەوە نەکردوێتەوە سەردانی شارەکانی تری کوردستان بکەن لە ڕۆژهەڵات بێ یان پارچەکانی تری کوردستان و کۆنسێرت ئەنجام بن بله امنها لسر به ارتباط دکن یعنی ما کومامه اوانی آماده دکن جو که هم دست بکن خواه کنسرت خواه دست بکن و به هویا خواهده هم حض دکن یکمین کنسرت همه هل باجار بود میدا بیتن ولی هم حض دکن در باجار دین جدا لی باجرین کردا هم بکارن کنسرت بدن و خواه بدن ناسین اول داهاتویان لفکر آمده های انشالله مستقبیجی همین خباتی بکن بەڵێ کاک ئێحسان لە دوای ئەم بەرهەمەواتە ڤیدۆکلیپی نەورۆز گروپی میوزیکی شانەوە سەرقاڵی چ بەرهەمێکی ترێبێت لە ئێستاوە پلانتان بۆ داناوە والله اشتما پلان ندانم ولی دیسان داهاتوی هم حض دکن ویدیو کلیپ نو
موزیک نو ادی ام بیژن یان دا جاره دید ستران نوروز ستران که نو براستی من حس کرد که ستران که نو بو نوروز آماده بکن یعنی گلک ستران نوروز هنه من حس کرد که ستران که نو یا که ماشانوا بدن ناسیب بو گلی خود لیلی دهاتی دا امی دیسان ویدیو کلیپ تازه و جدا چه بکن تایبت امکان رو هست که موزیک دیسان موزیکا فولکلور راسه میگن دیسان موزیک که نو بی ولی انشالله هم حظ بکن که دیسان وکس ستران نوروز موزیک کی باش پیشکشی ملتی خود باشە کاگ ئەحسان جگە لە بەرهەمە ڕەسەن و فۆلکلۆرەکان گروپەکەت بەنیاز نییە بەرهەمی نوێ و هاوچەرخ بڵاو بکاتەوە لە داهاتوە لەبارەی موزیکا زۆردا بەڵێ بەڵێ جیاواز لە بەرهەمە ڕەسەن و فۆلکلۆرەکان مەبەستم بە دیاریکراوی بەرهەمی تازە کە مۆرک و ستایلی گروپەکەی خۆتانی پێوە دیار بێت ئەم سەرێژی خەبات وەک ستران نەوروز کار بکۆت ئەمێ دیسان سترانی نو که زیده موزیک نوه ولی یه بهنه موزیک رسن موزیک نوه ولی با بهنه که موزیک رسن هم حس بکن یعنی او موزیک کردی به شوازه که واقعا یعنی کردی بید یعنی او حس کردن کردی او حس کردی تداها بید که راستی وقتی کسی که گهداری دکن بزانید او موزیک که تایبت کردیه راستی موزیک کردیه یعنی موزیک نوشی بتنه حس دکن او حس داوی کردی بیتنم بالا بکن انشاءالله دهاتی دامین موزیکن فوق بەڵێ بەڕێز ئەحسان ئاینفەر سپاس کە لە شاری ورمیەوە لەگەڵمان بوویت سەرکەوتوو بن